ئازیزانەوەی دەیبینن دیاردەی ناسراوە بە سندۆکس یان سەگەکانی خۆر. نازانم ئەم ناوە بۆ یعنی چی ئەو ناوەی لێناوە، بەڵام لە دێر زەمانەوە ئەو ناوە هەبووە، ئیتر لە ئەتڵەسی هەورەکان و دیاردەکانی کەشوهەوایی ئەو ناوە بەو شێوە تەسبیت کراوە. دیاردەی ناسراو بە سندۆکس یان سەگەکانی خۆر یەکێکە لە دیاردەکانی نێو بەرگە هەوای زەوی، بە تایبەتی لە نێو هەورە مام ناوەندیەکان یان بەرزەکان، و ئەم جۆرە دیاردەیە بریتە لە شکانەوەی تیشتی ڕووناچی خۆر لە نێو دڵۆپە ئاوەکانی کریستالبوو یان سەهۆڵبووی هەور. شکانەوەیەک ڕوودەدات ئەمەوا دەکات تیشتی ڕووناچی خۆر بۆ حەوت ڕەنگەکەی خۆی شیبیتەوە تقریبا. بەڕاستی ئەم جۆرە دیاردەیەکی زۆر سەرنجڕاکێشە خۆشەویستانە سەیریکەن. لە هەمان کاتدا پێی دەڵێن خۆری درۆ یان فۆلس سن کە ئەمەشیان ناوێکی تری ئەم دیاردەیە، بەڵام زیاتر بە سندۆکس ناسراوە. ئازیزانن دووبارەی دەکەمەوە ئەم دیاردەیە تەنها بریتە لە شکانەوەی خۆر لە نێو چینی هەورە بەرزەکان. لەمەشوا دەکات طبعاً ئەم هەورە کە لە ئاستی بەرزدایە پلەی گەرمی نزم دەبێتەوە، دڵۆپە ئاوەکانی دەبێتە کریستاڵی سەهۆڵی شەشلایی. ئەگەر هەڵە نەبم بە پێوە زانیاریی کە لە لامە ئەم دیاردە جوانەمان بۆ دروستەکە سەیرکەن. بەڕاستی دیاردەیەکی زۆر سەرنجڕاکێش و زۆر جوانە. بێگومان خۆر کەوتۆتە ئێرە، بەڵام هەور دایپۆشیوە. لە هەندێک حاڵاتی زۆر دەگمەنیش مانجی تابان ئەم دیاردەیە دروست دەکات بە مەرجێ ئەم جۆرە هەورە لە ئاسماندا بێت.